پەرلەمانی کوردستان تەمەنی خۆی درێژ کردەوە بەو مەرجەی کە هەڵبژاردن لە ماوەی ساڵێکدا بکرێت، بەڵام تاوەکو ئێستا لایەنە سیاسیەکان ڕێک نەکەوتن بۆ ئەوی هەڵبژاردن بکرێت. بزانین ئایا چه ئاستەنگ دروست دەکات بۆ ئەوی هەڵبژاردن ئەنجام نەدرێت. تاوەکو ئێستا هیچ بڕیارێک نەدراوە سەبارەت بە هەڵبژاردن. لەسەر ئەم بابەتە من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز محەممەد حاجی مەحموود پێشمەرگە، چونکە ئەو خۆی حەزەکا وەک پێشمەرگە ناوی بهێنین لە گوڵەخانەوە لەگەڵمان دەبێت. کاک محەممەد ئەم کاتتان باش. ئێوە زۆر ڕاشکاون، پێشم خۆشە بە ڕاشکاوی پێم بڵێ چێ ئاستەنگ بۆ هەڵبژاردن دروست دەکات؟ دەنگەکە زەعیفە، گوێم لێ نییە. دووبارە بکەمەوە پرسیارەکەم. ئێستا گوێبیستی منی؟ باش. کاک محەممەد، ئێوە ڕاشکاون، پێشم خۆشە بە ڕاشکاوی وەڵامم بدەیتەوە. چێ ئاستەنگ بۆ هەڵبژاردن دروست دەکات کە هەڵبژاردن نەکرێت؟ زۆر سپاس. دەمت زەعیفە لای من زۆر، بەڵام شتێک تێگەیشت بم دەربارەی هەڵبژاردن. لە ڕاستیە خۆی چ پەرلەمانی کوردستان و چە حکوومەت و سەرۆکایەتی هەرێم من پێم وایە تەنها شتێکە کورد شانازی پێوەکە و باسی دیموکراتی ئەکات هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانە، و باوەڕ ناکەم هیچ شتێک لە ڕۆژی هەڵبژاردن گرنگتر بێ کە 4 ساڵە نەتوانێت ڕۆژێک دیاری کرێ بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بۆم پێما ئەو مەوزوعە ڕەنگە پەیوەندیدار بێت بە هەموو لایەک، و ڕەنگە ئەوەی کە ئێستا مەسا ئەگوزارێت ئەوەی کە ڕوەدات زۆر لایەن خۆی ئەپارێزێت لە نەتیجەی هەڵبژاردن لە کوردستاندا، و لەنگیشە بۆ کورد ئێستا چە ئەمەی متحیدە چ وڵاتانی دنیا بێت زۆری لێ بکا بڵێ بێ ئینتیخابات بکەیت. باشە خۆ عێراق خۆتان ئەزانن بەو هەموو کێشەیەوە لە پێش خۆی ئینتیخاباتی پێشوەقت ئەنجامەدا لە زۆر وڵاتی دنیاش. ئێمە بۆ نابێت لە کاتی خۆیدا هەڵبژاردن بکرێت لە کوردستاندا. بۆ پێم وایە هیچ مبەڕیەک نییە بۆ ئەوەی کە هەڵبژاردن لە کوردستان بکرێت، یاخود چ پەرلەمانی کوردستانە بۆ ئەبێ ڕۆژێک نەتوانێت دیاریکا بۆ خۆی، و بۆ ئەبێ لایەنە سیاسیەکان دەبینی خۆیان ڕێک نەکەون. پێم ئەوە لایەنە سیاسیانەگەڕێتەوە کە دەبێت ئەگەر بتوانانی ناویان بهێنی بۆ نمونە چەند ئەو لایەنە سیاسیانەی کە لەگەڵ ئەوەنین هەڵبژاردن بکرێت ئاستەنگ بۆ هەڵبژاردن دروستەکە، چونکە هەموو لایەکەڵەن ئێمە حازرین لە کاتێک شارێک ناکەون لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردن. خۆی لە ڕاستی هەموو لایەکەڵەن ئێمە لەگەڵ هەڵبژاردنین، بەڵام کە دێتە سەر عەمەلی باوەڕ ناکەم زۆری لەگەڵ هەڵبژاردن نییە، کە دێتە سەر کارە عەمەلیەکەی مەسەلا لە ئەنواعی گیر و گرفت دروست دەکرێت. باشە مەسەلەی یەکێ لەوانە وەڵات لژنەی مفۆزیە کاران نەکراوەتەوە، باشە لژنەی مفۆزیەوە 7 جار بۆی کارا کرایەوە نابێ بیگۆڕن لە لژنەیەکی تر دابنێن. ئەوە مەسەلا یەکێکە لە عینەکان لەوەی کە مۆنۆپۆل کراوە لژنەی مەسەلا مفۆزیە لە بینی 5 حیزبە. ئەگەر مەوزوع ئەوە بێت هەموو لایەک بێ هەموو لایەکی تێدا بێت. ئەوە لایەکی تر لەسەر ڕۆژی ئینتیخابات سەرۆی کێرەم ڕۆژی ئینتیخاباتی دیاری کرد، بەڵام لەسەر ڕێک نەکەوتن لەسەرەوە. واتە گیر و گرفت و کێشەکان جا ئێستا هاتوۆتە سەر ئەوەی کە کێشەکان لەسەر پێکهاتەکان. باشە بۆ واز لە پێکهاتەکان نایەنن؟ پێکهاتەکان ئەگەر مافی خۆیانە وازیانی بێن باوان 11 کورسی خۆیان هەیە خۆیان هەڵی بژێرن، یاخود چی لێەکەن لێەکەن ئەوانە. بۆ ئێمە ئەتە کورد لەسەر لایەنە پێکهاتەکان شەڕی بێت، وەڵا ئەوە بێ ئەوەنەی کورسیەکان نەزانم دابەش بکەن شتیان لێ بکەن ئەوانە. دوێم پێم وایە هیچ شتێک مبەڕی نییە بۆ تاخیر بوونی هەڵبژاردن، و هەموو کەس تەنها ئەوەیە خۆی لێپارێزن ئەوی ڕەنگە لە نەتیجەی کردارەکانی ئەو ماوەی ڕابردوودا ڕەنگە خەڵک
بترسن لەوەی کە خەڵک دەنگ نەداوەکو پێویست لەم کاتە تاخیری بکەن خەڵک لە بیری بچێتەوە ڕووداوەکان. زۆر باشە. کاک محەممەد هەندێک ئەڵێن یەکێتی بەهۆی چێشە ناوخۆیەکانیەوە و گۆڕانیش بەهۆی ئەو چێشانەیەکە لە ناوخۆی حیزبەکەیەوە هەیە ئەم دوانە ڕازینین بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن. ئەمە ڕاستە؟ من نازانم ئەوە کە چونکە لە کۆبوونەکان کەس ناڵێ نایکەم لە کۆبوونەکان هەموو لایەنەکان چ لە کۆبوونە لەگەڵ بەڕێسەرەی کێرەی کوردستان هەموو حیزبەکان کەسی نەیوت نایکەین بەڵام کەسیشی ئامادە نەبوو ڕۆژەکە ڕۆژی دیاریکرا و هەڵبژێرن واتە کۆمەڵە مبڕیان هێنایەوە هیچ پەیوەندی بە مەسەلەی هەڵبژاردنەکانەوە نەبوو بۆیە من پێم وایە هەر بە قەنەعەت یانێ تاخیر بکرێت ینی هەڵبژاردنەکان نەکرێت و هۆکەی بۆیە ڕەنگە هۆکەی پەیوەندی بە نەتیجەی هەڵبژاردنەکانەوە هەبێت یاخود ئەو کێشانەی لە نێوان خەڵک و دەسەڵاتایە. باش ڕای ئێوە وەکو حزب لەسەر یاسای هەڵبژاردن چییە؟ پێتان وایە چۆن بێ؟ ئێمە پێمان وایە یاسای هەڵبژاردن نەبێ کوردستان هەموو یەک باز نەبێ و بە یەک بازنە کوردستان هەڵبژێت چونکە بوو بە چەند بازنەیەک دوو ئیداریەکە زۆرتر زەخترە بێتەوە خۆی دوو ئیدارە هەیە ئێستا لە کوردستاندا بەڵام کە بووە چوار بازنە ئەو چەند کورسیەی یەکێتی لە سنووری پارتیەتی ئەوەی لە هەولێر و دۆک ئەوەی پارتی لە سنووری سلێمانی و هەڵەبجە و گەرمانەتی ئەو کاتە هەوڵەدەن ئەو چەند کورسیان نێنن واتە ئەو کاتە کە ئەو کورسیانەیەشان نێنە ئەو کاتە دوو ئیدارەکە خۆی بۆ خۆی دەرەکەوێت ئەوە خاڵێکە بۆیە ئێمە پێمان وایە بۆ کوردستان یەک بازنەوەی لە هەموو شتێک باشترە ئەوە یەک دووهام دژنەی فۆزیە لەبێ گۆڕانی بەسەرا بێت ئەگەر دژنەی فۆزیە دوایە هەموو حەوجار تازەکردنەوە یا هەژجار تازەکردنەوە بەیان گۆڕانی بەسەرانەیە با نوێنەری ئەو چونکەوان متمانەوە دیارە بە یەک نییە کە متمانە نەبێ حیزبەکانی تریش خۆ بۆ متمانیان چۆن متمانیان نەبێ ئەوانە هەر بەردەوام بن با نوێنەری حیزبەکانی تریشی تێدا بێت لە ژێم فۆزیە. ئەی بۆ پێکاتەکان چیاڵن لەگەڵەوەن ئەوی شاری یەک باز نەبێت؟ ئێمە پێمان وایە پێکاتەکان بۆ خۆیان هەرە بە یەک باز نەبێ بۆ ئەوانجە بە یەک باز نەبێ بۆ یەکێتی و پارتیجە بە یەک باز نەبێ بۆ هەموو حیزبەکانە بە یەک باز نەبێ ڕێی ئێمە وایە کورد ئەبێ یەک باز نەبێ ئەوەی لە بەغا کرا بە 83 بازنە ئیسا پەشیمانن هەوڵە دەن بیکەنەوە بە یەک بازنە عێراق چونکە ئەوە کێشەکان خوڵترەکاتەوە کێشەکان زیاترەکات دەبەرەوە خەڵکی کوردستان دەنگ ئەفەوتێ لە ئەوانەدا مەوزەی ئەوەی کە گوایە دەنگی زیاتەیە ئەوانە بۆ تا ئیسا سەرژمێر نەکراوە لە کوردستان لە عێراق تا ئیسا سەرژمێر نەکراوە یاخود بە پێ ئەو سەرژمێرانە کام سەرژمێریان باشە ئەوەی عێراق یا کامیانە با بە پێ ئەوە گوایە 500,000 کەسێک فەرقی هەیە با بە پێ ئەوە بکرێت بۆ پێم وایە هیچ مبەڕێرێ نییە بۆ تاخیربوونی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و جێگەی پرسیارە و ئەشبینی مەسەلا ڕەنگە هەم ئەمریکا و هەم UN هەم وڵاتە دەسەڵاتدارەکان زەخت بکەن وەڵا کورد دەبێ هەڵبژاردن بکەیت و کورد لە خۆی بپارێزێت لە هەڵبژاردن ئەمە جێگەی پرسیارە لای هەموو باش پێتان وایە ئەمساڵ هەڵبژاردن بکرێ بەم دۆخی کە هەیە؟ من پێم وایە ئێستا مەوزوعەکە لەسەرەوەی ئەم ساڵ 2023 بژاردن بکرێ یان نەکرێت لەسەر ئەوەیە خۆی ئەوایە دەستمانی 10 ساڵی 2022 بکرایەت باوەڕکەن من قەناعەتم وایە لەگە فشاری و زەختی UN و ئەمریکا و ئەو وڵاتانەی کە چ دۆستی کوردن یا چ نزیکن لە کوردەوە نەبێ هەڵبژاردن لە کوردستان وەکو جاری پێشووی لێتێ کە 10 ساڵ نەکرا چونکە خدا نەزان دەورەی یەکەم 10 ساڵ هەڵبژاردن نەکرا لە کوردستاندا شەڕی ناوخۆ بوو ئێستاش بە شێوەیە لە شێوەکانی تر ئەیانێ وای لێ بکەن بۆیە من هیوادارم ئەم ساڵ لە 2023 دا بتوانێت هەڵبژاردنەکان بکرێت و هەڵبژاردنەکانی کاک کێشەکە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانایە بۆ بیخەنە سەر حیزبەکانی تر ئەو دوو حیزبە ڕێکەون لە سەدا 70 ڕێکەوتون حیزبەکانی تری لە سەدا 30 پشتیوانیان لێەکەن ئەو دوو حیزبە بۆ ڕێک ناکەون لەسەری ئێمە پێوانە ئەگەر بێ ئەو دوو حیزبە ڕێکەون لەسەر نەتایجی هەڵبژاردن و لەسەر
هەڵبژاردن ئەو ڕێکەوت پەرلەمان ئەبێ قەرار بدات بەڵام ئەوە بەداخەوە پەرلەمانی حیزبە حیزب پێی نەڵێ کۆ نابێتەوە قەرار نادات هیچ شتێک ناکات و بۆ من هیوادارم هەردوو لایەنی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بگەنە نەتیجە و مەسەلەی ئینتیخابات یەکلایی بکەنەوە ئەو دوو حیزبە بێ قەراری نهایی لێ بدەن. باش بەڵام پارتی بۆ یاسای هەڵبژاردن نەرمی نواندووە دەڵێ ئامادەین بکرێتە چەند بازنەیەکی شەرێمی کوردستان باشە بۆ تۆماری دەنگدەران ئەڵێ ئامادەین ئەگەر هەتایی بەغداش بەکاربهێنرێی تەنها ئەوەی ماوە پێکهاتەکانە ئەوەیە کێشە یان بەڕاستی هەر هەموو شتێک بیانوە و خواستێک نییە بۆ هەڵبژاردن چکە پارتیەڵە من بۆ مشتانە هەمووی ئامادەم. من پێم وایە پێکهاتەکان لەبێ خۆیان نوێنەرایەتی خۆیان بکەن هیچ حیزبێک نوێنەرایەتی پێکهاتەکان بۆ بکات یعنی بۆ وەکەی چییە ئەگەر پێکهاتەکان خۆیان هەن ئەبێ خۆیان بن ئەگەر خۆیان نین بۆ نوێنەرایەتیان بکرێت لەبەرەوە من پێم وایە کێشە لەسەر پێکهاتەکان مەسەلەیەکی کۆنی کوردی دێنێتە پێشەوە ئەنی باید دوو لایەن بۆ شەڕیانە لەسەر ماڵی لایەکی تر لەبەرەوە پێم وایە ئەوە بەوێ چارەسەری بکەن چونکە پێکهاتەکان کاتی خۆی لە 92 لەبەر کۆمەڵە هۆ یەکی 5 کورسیان بۆ دانرا بۆ مەسیحیەکان لە کوردستان و چ بۆ تورکمان بە ئیتفاقی هەموو لایەک بە هەموو لایەک هەموو حیزبەکان بەرەی کوردستانی یەکی 5 کورسیان بۆ دانرا بوو لە 2009 ئەو کاتە کورسێک بۆ ئەرمەنیەکان دانرا ئەوە 11 کورسی ئەگەر مافی خۆیانە و حەقی خۆیانە وازیان لێبێن با خۆیان کاری خۆیان ئەنجام بدەن و مەسیحی لە دهۆک هەیە مەسیحی لە هەولێر هەیە تورکمان لە هەولێر هەیە تورکمان لە کفری هەیە مەسیحی لە کۆی سنجاق هەیە لە هەموو شوێنەکان هەن ئەوانە وازیان لێبێن با خۆیان کاندیدی خۆیان بیکەن و بتوانن خۆیان نوێنەرەکانی خۆیان هەڵبژێرن بۆ بێ حیزبەکانی تر نوێنەرایەتیان بکەن. زۆر باشە. دوایین پرسیارم سەبارەت بە نێوان یەکێتی و پارتیە بەڕێستان هیچ هەوڵێکتان داوە بۆ نێوەنگیری هیچ نەبێم دوو حیزبە لەگەڵ یەکتریا کۆ ببنەوە هیچ هەوڵێکت داوە و هیچ زانیاری زەحمەت نەبێت. زۆر باشە. گوتم دوایین پرسیارم سەبارەت بە پەیوەندەکانی نێوان یەکێتی و پارتیە تۆ هیچ هەوڵێکت داوە هیچ نێوەنگیریەکت کردووە لە نێوانم دوو حیزبەیە و هیچ زانیاریەکت لایە کەم دوو حیزبە لەم نزیکانە کۆبنەوە ئەنجام بدەن لەگەڵ یەکتریا؟ بەڵێ من هەوڵم داوە لەگەڵیان و دوای ئەوەی کە من هەوڵەکانم خستە گەڕ لەگەڵیان بەڕێز جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان کان شێوان بەرزانی بینی و پاشان بەڕێز کاک مەسعود بەردانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانم بینی و ئەو هەندێک کێشە هەبوو لەسەر مەسەلەی گۆڕینی وەزارەت و نەزانام جێگری وەزیر و ئەوانە یەک لاکرانەوە ئەوانە چارەسەر کران و هەوڵی ئەوەش درا ئەو کاتە بڕیایی وا درا کەوا کۆبوونەکان بەردەوام بێ یاخۆت هەوڵی بۆ بدرێ بەڵام بەداخەوە تا ئیسا کۆبوونەوەکان تاخیر بوون و نەکراون وەکانی ینی کۆمەڵە ڕەنگە هۆی تر هەبێ بۆ تاخیر بوون و بۆ نەکراون ناکرێت خوازانن خۆتان نەزانن ئستا هەردوو حیزبەکە ئەندامن لە چوارچێوەی ئیتارە لە بەغدا لەگەڵ شیعەکانە شتێکیان دروست کردەوە بە ناوی ئەنجومەنی هەماهەنگی ئەنجومەنی شتێکی وایە ئەنجومەنی بەرنامەی حکوومەتە شتێکیان دروست کردەوە بەڵام ئایا ئەو دوو حیزبە لەوێ ئەندامن بۆ نایان لێرە حیزبە کوردستانەکان کۆکەنەوە خۆشیان مەسئولی بن. سپاس بۆ بەڕێز محەممەد حاجی مەحموود پێشمەرگە کە لە گوڵەخانەوە لەگەڵمان بووی زۆر سپاس.